ئازیزانی NRT سڵاوتان لێبێ. ڕۆژانە لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە دەبینین خواردنگە و سەمونخانە و نانەواخانە دادەخرێن و چەندەها تۆن گۆشت و خواردن و خواردنەوە دەستیان بەسەردا دەگیرێت. دەبێت لە پشتی ئەم هەڵمەتەوە چه ئامانجێکە بێت و بۆچی لە چەند ڕۆژی ڕابردوودا جیا لە چەند ساڵی ڕابردوو فراوانتر ئەم هەڵمەتانەمان بینی بۆ داخستن و سزادانی چێشتخانە و خواردنگەکانی سلێمانی یان ڕاگەیاندن ئەم پرسی لە قەبارەی خۆی گەورەتر کردووە و هەڵمەتەکان بەو ڕادێن نین. ئایا هەڵوێستی کۆمەڵی چێشتخانە و میوانخانەکان لەو بارەیەوە چۆنە و تا چەندە لەم هەڵمەتانەوە نیگەرانی کۆمەڵی چێشتخانە و خواردنگەکان مافی بە کاربەر بەهێند وەرگیراوە. هەروەها ئاخۆشتێک لەم هەرێمەدا هەیە پێی بوترێت مافی بەکاربەر. ئەمانە و چەندین پرسیار و تەوەری پەیوەندیدار لە مەڵقەی بیرروڕاکاندا بە میوانداری هەریەکە لە بەڕێزان کامەران شێخ عوسمان شارەزا لە مافی بەکاربەر هەروەها حاجی کوردە سەرۆکی کۆمەڵی چێشتخانە و میوانخانەکان لقی سلێمانی لەگەڵ سۆران عەبدولغەفور بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی گفتوگۆی ئەم باسە دەکەین. زۆر بەخێر بێن. کاک سۆران سەرەتا لە جەنابتەوە دەست پێ دەکەم سەبارەت بەم هەڵمەتانە بۆ داخستنی خواردنگە و چێشتخانەکان هەندێک چاودەر وەها تۆمەتبارتان دەکەن پێشتر خەمسار بوون و ئەم هەڵمەتانەش زیاتر ڕوخسارێکی وەهای وەرگرتووە کە بۆ میدیا کار دەکەن. بۆ پێی لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە چەندین چێشتخانە و میوانخانە و سەمونخانە و نانەواخانە نیشاندران کە لەبەر ڕەچاونەکردنی مەرجی تەندروستی داخرن. بەڵێ تەبان ئێمە وەکو لیژنەکانی چاودێری بازرگانی و لیژنە بەشەکانی قایم قایمەتی مەرکەزی شاری سلێمانی ئەم هەڵمەتانەمان هەر هەبووە لە ساڵانی ڕابردووشە. ئەو لیژنانە سەرجەم سەردانی ئەو شوێنانیان کردووە لە ڕووی مەرجەکانی تەندروستیەوە لە ڕووی نرخیشەوە و ئێمە ئەوەی کە لەم ماوەیە بە ڕژێکی بەرچاو ئەم شتانی خستە بەرچاو بوونی ڕاگەاندنەکانە. ڕاگەاندنەکان ڕۆڵی کاریگەریان بینی لە دەرخستنی ئەو ڕاستیانە لەبەرەوەی ئێمە وەختی خۆشی بەپی ئەو بنەمانی کە هەمان بۆ نەمانتوانیوە ئەم شتانە بین بە دەستگاکانی ڕاگەاندن بەس تەنها ڕستمیان گرتو و دوای نەمانی سوبی خێنەسە تەلەڤیزۆنەکان بەس ئەوە بوو لە دوای مانگی چوارەوە بەپی ئەو بڕیارانەی کە درا لەلایەن لیژنەکانەوە ئەم شوێنانە هەمووی بدرێ بە ڕاگەاندنەکان لەبەر ئەوەی ئەوانەشی کە قرامان بۆ کراوە چەند جار دووبارە بۆتەوە اینجا گەشتۆ دەداخستن. بەڵێ حاڵەتێکی ئاساییە نیشاندانی ئەو شوێنانە لە میدیاکانەوە. خۆی ئەگەر ئێمە وەکو دیژنەکان پێمان باش نەبوو لە پێشا پیشانی بین بەس زەختێکمان لەسرە بوو کە ئەبێ ئەو شتانی تر پیشان بدرێت لەبەر ئەوەی سیرمانکەن سەرپێچەکان زۆر دووبارە بێتەوە و ئەو ڕێنمانی کە ئێمە هەمانە لەگەڵ ڕێزمەوە هەندێ خاوەن چێشخانە کە پابند نابوون پێوەی ئەمە وای کرد لەوەی کە ئێمە ئیتر بەنابەرینەبەر ڕاگەاندنەکان بۆ ئەوەی هەتا بتوانین ئەو سەرپێچیانە کەم بکەینەوە. بەڵێ بۆ خۆی یاسایەکەیە کە ئێوە پشتی پێ ببەستن بۆ نیشاندانی ئەو شوێنانە لە میدیاکاندا چونکە بۆ خۆی جۆرێک لە جۆرەکان ئەمە ناچێتە خانی ناوزڕاندن یاخود بەڵێ ئێمە وەکو ڕێنمایەکان کە لامانە تەبەن ئێمە ئەو شوێنانەی کە ئەچین سەردانیانەکەین ئەگەر هەوڵجاری بێ غرامەیەکەین بۆ نمونە کە شتێکی خراپی هەبێ غرامەکەین دووەم جار ئەگەر سەرپێچی کردەوە دوو هێندە غرامەیەکەین بۆ جاری سێم ئێمە دایەخین بۆ ماوەی 5 ڕۆژ بەلافیتەوە بۆ جواری چوارەم ئەین بە دادگا ئیترەوە محکەمە خۆی چی لەو کەساکات ئەوە خۆی ئازادە لەلایەن حاکمە بەڕێزەکان. بەڵێ ڕێنمایەکان لە قایم قامەتی سلێمانی وەزارەتی داراییەوە دەرچووە بۆ ئێمە بەستم ئەو ڕێنمایی کە باز دەوە دەکات یاخود ڕێگەتان پێدەدا کە ئەو شوێنانی کە سەرپێچی یاسایی دەکەن خواردنگە میوانخانەکان یان هەر شوێنێکی دیکە کە ئێوە نیشانی دەدەن لە میدیاکانەوە بەپێی ڕێنماییەکە کە لە قایم قامەتەوە هاتووە یاخود لە چه شوێنێکەوە ئەم لەلایەن وەزارەتی دارایی و ئابووریەوە دەرچوو وەختی خۆی ئەو ڕێنمایانە ئێمە پابەندی بۆ ڕێنمایانەوە. واتە ئەگەر بۆ نمونە خاوەنی چێشتخانەیەک داوا لەسەر ئێوە تۆمار بکات لە دادگا لەسەر ئەوەی کە ئێوە ناویتان زڕاندووە لە میدیاکان بۆ یاخود نیشانتان داوە چی یاسایەکەیە کە دواتر ئێوە پشتی پێ بەستن و ئەو داوای پێڕەت بکەن. بەڵێ ئێمە وەکو ئەو لیژنانە هەموو خاوەن چێشتخانەکان بۆیان هەیە تەعەن لەو قەرارانەی ئێمە بن کە دەری ئەەکەین بۆیان هەیە سکاڵا تەقدیم بکەن لەبەرەوە ئێمە ئەو لیژنەی باڵایە پێداچوونەی بۆ کات واشتوانێت لە محکەمەش کاتمان لێ بکات لەبەرەوە ئێمە مەبەستەکەی من ئەوە بوو ینی لەسەر نیشاندانی ئەو شوێنە وەختێک تۆ نیشانی میدیای دەویت و ڕایگەشتی دەیبینێت حتمما لەسەر سومعی ئەو شوێنە دەکەوێت ئەو خواردنگە یاخود ئەو میوانخانەیە چییە ئەو یاسایی کە ئێوە پشتی پێدەبەستن بۆ نیشاندانی ئەو شوێنە؟ ئێمە ئەو یاسایە ئەو لیژنەی کۆکۆ بۆتە وەختی خۆی لەلایەن وەزارەتی داراییەوە ئەو ڕێنمانی کە دەری کردو بۆ لیژنەیە ئێمە پێ ئەو ڕێنمانە یەکێک لە ڕێنمایەکانەوەیە کە دەتوانن ئەو شوێنە بەڵێ ئەتوانی ئێمە خۆمان لەبەر بەها کۆمەڵایەتەکانیم کۆمەڵگای خۆمان وەختی خۆی قەرارمان نەیە بدرێ بە تەلەڤیزۆن
بەڕاگەاندنەکان لەبەرەوەی هەندێک ڕەچاوی هەندێک خاڵمان کرد لە شتەکانە بەس ئەوە بوو کە سەیرمان کرد چەند جار ئەم شتانە دووبارە بێتەوە ئیترۆکو ناچاری لی هاو کە بدرێ بە تەلەڤیزۆنەکان. بەڵێ زۆر باشە کاک سۆران. کاک حاجی کوردە دێمە لای جەنابەت بەگشتی خوێندنەوەتان بۆ ئەم هەڵمەتەی ئێستەی لیژنەکانی قایمقامەتی سلێمانی دەستیان پێکردووە بۆ داخستنی چێشتخانە و میوانخانەکان کە نایاسایی دەکەن و ڕەچاوی تەندروستی ناکەن خوێندنەوەتان چییە بۆ ئەو دۆخە؟ بەڵێ پێشێکی تەبەن زۆر سپاسی بەڕێستانەکەم و کەناڵی NRT بۆم بەسەرکردنەوەیە واروها سپاسی بەڕێزانی بەشداریەکەن لە بەرنامەکەیە لەگەڵمان ئینشاءالله بە هیوایەوەی لە کۆتاییە بگەین ئەوەی کە لە چەند خاڵێک یەکتری بگرینەوە کە هەمووی بۆ بەرژەوەندی شاری سلێمانی بێت. لە ڕاستیدا من پێش ئەوەی کە جوابی وەڵامی پرسیارەکەت بەڕاستەوە خۆ بەمەوە زەکەم پێ بڵێم کە بۆ ئیمساڵیش سلێمانی بۆ جارێکی کە هەڵبژێرایەوە پاک و خاوێنترین شار لە سەراستی عێراق دوای کە لیژنەیەکی بێلایەن هاتووە ئەمەی بڕیارداوە و هەروەها لە گەشت و گوزاریشە ئیمساڵ سلێمانی هەر بە یەکەم دیاریکراوە لە پاک و خاوێنی شاری سلێمانی بەگشتی خواردنگە و هەر بەگشتی هەمووی ئەو لیژنەیە کە هاتوون ئەکید بێگومان هەموو لایەنەکانیان سیر کردووە. حەزم کردەوە بڵێم کە ئێمە ئەم شارە زیاتر پێویستە ئێمە بچین بە دەنگ ئەو داوا دڵسۆزانی کە یانێ شارەکە بەرەو پێش بەرن و هەروە بتوانین خزمەتی زیاتر خەڵکی ناو شارەکەمان و گەشتیاران بکەین. بەسبێن ئەم حاڵەتی کە ڕوویاوە لەم مانگەی پێشوە ئەم تەوژمەی کە بەڕاستی ئێمە نیگارانەکەنی ئێمە لەوەیە بووە تاوان پێش نیگارانەکەمان ئێمە لە هەموو ڕاگەیاندەکانە لە ساڵانی پێشوشدا بەڕێزان خۆیان نەزانن دەست خۆشیمان لەو لیژنانە کردووە کە هەڵساون بۆ کارانی خۆیان و هەروها بۆ زانیاری لە ناو لیژنەکانە ئێمە نوێنەری ئێمەتیایە. بەڕاستی هەندێک کار هەیە ئێمە دامان ناوە بە هێڵی سوور بەزاندنی و هێڵە سوورە مەحاڵە و هیچ مەجاالێکی تیانەکە هیچ داکۆچیەش لێ بکەی ئەویش کە پاک و خاوێنی و ئەوەی کە پەیوەندی بە تەندروستی گشتیەوە هەیە و بە مادە بە سەرچۆکان و خواردەمەنی خراپۆمانەکە بە هیچ شێوەیەک ئێمە ڕازی نەبوون لەسەری و ڕۆژانە ژێمە لە کاتی زیارەت و بۆ لای و شوێنە گەشتیارێنە ڕێنماییمان کردوون و ئامۆژگاریمان کردوون و هەروە لە ڕێ لیژنەکانی گەشت و گوزارەوە کە بە سوپاسی شەوانیش هەر بۆ کار هەڵساون کە زۆر ئاگاداری ئەوانە بن بەڵام بێگومان هەر هەیە سەرپێچی کردو هەر هەیە تر هەیە سەرپێچەکەی مەقسوود بوو ینی بەهۆ بوو هەبوو بێ بەبێ ئەوەی خۆی زۆر باشە پێشەوەی بچینە سەر ئەو وردەکاریە تۆ باست لەوە کرد کە بۆ ئەم ساڵیش سلێمانی جارێکی دیکە وەکو پاک و تەمیزترین پاک و خاوێنترین شاری عێراق وەنیە بڵێ پاک و خاوێنترین شاری عێراق دەستنیشان کراوە ئەم هەڵمەتەی کە لیژنەکانی قایمقامەتی سلێمانی دەستیان پێ کردووە چی لەسەر سومعەی سلێمانی دادنێ؟ وڵی ئێمە لە بیداتە کە نیگەران بووی لەبەرێ ئێمە پێمان باش بوو خۆی ڕاستە پێشووتریش کامێرە لەگەڵم لیژدانیان ڕۆشتووە بەڵام نمایش نەکرا ینی خڵک بینی لەبەر هەندێک هۆکار بەڕاستی لەو کاتیا هۆکهۆی خۆی هەبوو. ئێستا ئەمەی کە کراوە بەڕاستی لە دەرەوەی ئێمە هەرێمی کوردستان ئەمەش دوولایەنە بۆی تەفسیر کراوە یان پەیوەندی دەرم بەستەکەی منەوە نییە کە هەڵمەتەکە چی کردووە ئەوەی کە چێشخانەکان ینی بەو جۆرە لیژنەکان دەچن و نیشانمان دەدەن کە گۆشتی بەسەرچوو و شتی ناتەندروستی ینی بەکاردێنن لە چێشخانەکاندا مەبەستمەوەیە کە چی لەسەر سومعەی سلێمانی دادنێ. تەبان کارە کاردانەوەکەی من ئەوەیە کە باسم کرد ئەم ڕاگەیاندنە بە دوولایەنە ئێمە حسابی لەکەڵاکەن ئەو لایەنی کە باشە ئەوەیە کە ئەو شتە خراپانی دەرخستەوە پیشان خۆی ئێمەش دەستخۆشیمانکردن بەڵام لایەنەکەی کەی گرنگی لەمە کەمتر نەبووە کە بەلایەنێکی خراپ ئێمە لە قەڵممان داوە کە سومعەی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان بەتایبەتی لە سلێمانیا زۆر هاتە دواوە ڕێژەی گەشتیاران و ئەو کەسانی کە سەردانی ئەم چێشخانە و ڕێستۆرانتاناکەن حەچ لە ناوی سلێمانی لە دەروی ئیسرانی بەڕێژەیەکی زۆر دیار دابەزیوە کە ئەمە کاریگەرێکی ئەکید نێگەتیڤانە هەبێ بۆ سەر گەشت و گوزار بەگشتی و بۆ سەر خاوەنکار و هەتا بۆ سەر کرێکارانی ناو چێشخانەکانیش چێشخان و ڕێستۆرانتەکان ئێمە بە ئەو باسی ئەومان کردووە بەڵام هەڵەکە بەڕاستی لەوەیە بووکەم هەڵێ ئەبووە تێنەپەڕایە بەسەریانە بۆ چەند جارێکیش دووبارە بۆ تەنیا لە ڕێ ڕاگەیاندنەکەەوە ئەو ڕاگەیاندانی کە لەگەڵ لیژنەکانە و لیژنە بەرەزانە دەرەس و تەنیا لایەنە خراپەکەی پیشانەدا بەڵام خۆشیان ئاگایان لێ زۆر شوێنی کە چوون کە شوێنەکان هیچ کێشەیەکی نەبووە نە لە ڕووی تەندروستیەوە نە لە ڕووی نرخەوە نە لە ڕووی پاک و خاوێنی کارمەند و خۆیانەوە بەڵام بێ ئەوەی پیشان درێ هیچ باسێک نەکراوە ئێمە گلەیەکەمان لەوە بوو کە وایە ئەمانەش بە هەمان شێوە ئاماژەی پێ بدرایە کە ئەم شوێنانشمان هەیە پاک و تەمیزە ینی بە خەڵک بەڕاستی وای تێگەی هەندێر لایەن و لە هەندێک شوێن و وەکو شێوەی کاریکاتۆر پیشان درراوە کەمە جۆرەکە لە تیرۆر ناگەم ئەگەر شوێنێک پاک و خاوێن بێ خواردنگەیەک یاخود چێشخانەیەک بۆچی نیشان بدرێ ینی
لە کاتێکە ئەرکی خۆیەتی دەبێ وابێ دەبێ پاک و خاوێن بێ دەبێ خزمەتگوزاری باش پێشکەشی میوانەکانی بکە ڕاستەکەی ئەوە بەڕاستی لەم کۆمەڵگەی ئێمە جارێ نەگەشتوێتە ئەو ئاستەی کە بتوانین خۆمان حکمی پشتی باش و خراپ بین کە شتێوتیان باشە سیرەکەی کۆمەڵێکی زۆر لە کۆمەڵگاکەمان هەمووی سیرەکەی ئەڵی باشە یاکە خراپ بوو هەمووی خراپەکە بازەکە شتەکە خەناولاوە بەڵام لە شوێنی کە وانی لە شوێنی کە خەڵک وەکو جەنابی دەڵێ خۆی پارێزگاری لە سومعی خۆیەکە خۆی لە شوێنەکەی خۆیەکە هەندێک جاریش بەڕاستی بایەمە تاوانەکە نەخینە بەسپار پاڵ خاوەن کارەکەی خاوەن چێشتەخانەکەی خاوەن سەمونخانەکە کارمەندێکی ئەم کارەکە سیرەکەی ئەشکێتەوە لەسەر خاوەن کارەکە و سومعەکەی بەڵام ئێمە وتمان خەڵکی شار بەجارێک وا تێگەێنرا کە چێشخانەکان هەمووی بۆ بە شوێنی ژەهر فرۆشتن زۆر لە ڕێگادنەکان کەواتە بەڕاشکاوانە پێم بڵێ لیژنەکانی قایمقامێت ئەو هەڵمەتی کە دەستیان پێکردووە باشەیان خراپ هەندێ لایەنی زۆر باشە دەستخۆشییان لیەکەین بەڵام هەندێ لایەنیکەی کەم تەرخەمیان تیا کرد ئەبواە ئاماژەیان بەو شتانەش باە و بە شێوەیەکی میکانیزمێکی باچیە ئەوەی کە خراپەکە هەمویان بە خراپ بە بەرچای خەڵک پیشاندا ئەبواە بیان و تا شوێنمتمانیان دروست هەوڵەکەما چۆن متمانەیە بگیێڕینەوە بۆ خەڵک کە هەمووی خراپ نییە بەشێکی زۆریشی باشە یعنی ڕێژەی نزیکەی 950 ڕێستۆرانت و چێشتخانی ملی و گەشتیاری هەیە لە سلێمانیدا تەنیا بە ژمارە تەنیا حەو شوێن داخراوە بە لافیتەوە ئەی 950 ژمارەکەی کە خۆمانە خراپ نەبوو زۆری تۆ بێ بەڵام سیرەکەی ئەم ڕێژە کەمەی کە ئەم شوێنە داخراوە تەعمیم کرا یا بڵێن گشتاندنێکی گشتگیریەکی گر بۆ هەموو شوێنەکان وا پیشاندرا وا خەڵک بینی کە هەمووی خراپە ئێمە ژەڵێن ئەووانێ نیگەرانی کردین بەڵێ کاک سۆران دەمەوێت سەرنجت هەبێت لەسەر قسەکە من لەگەڵ ڕێزما بۆ کاک حاجی کووردا تابەن ئێمە ئەو شوێنانەی کە داخراون تا ئێستا چەند جار دووبارە شتەکانیان دووبارە کردوتەوە لە نەبوونی مەرجی تەندروستی و بۆنی گۆشتی خراپ و شتی ئەکسپایر یعنی ئێمە تر مەجالمان نەما لەو شتانەیە پەنابۆ ئەو داخستانە بەرین لەبەر ئەوە ئێمە چەند جار ئاگادارمان کردوونەوە کە پاپەنم بەڕێنمایەکانەوە ئەو هەر بۆ قسەکانی کاک حاجی کوردە ئێمە ساڵی پار چێشخانەی شکار چێشخانەی حەم داوا ئەمانە هەمووی لە ڕاگەاندنەکانەوە دەستخۆشیمان لێ کردوون لەبەرەوەی کە چەند جار چوین سەردانمان کردوون بە هیچ شێوەیەک یەک مخالەفە و سەرپێچیان نەبووە زۆر باشە کاکە مەرەندێ بەلای جەنابەت لە دۆخێکی ئاوهادا کە چێشخانەیەک بۆ نمونە خواردنی خراپ بوو بەسەرچوو دەدات بە هاوڵاتیە کە دەچێت لەوێ نان دەخوا مافی ئەم هاوڵاتیە چییە کە تەندروستی تێگەچێ بەهۆی خواردنێکی خراپبووە بە تەنیا 5 ڕۆژ داخستنی خواردنگەیەک بەسە بۆ ئەمە بەتاکید بەس نییە ئەوەی کە جەناب دەوی فەرمووی ئەچێتە بابی قانونی حیمای مستهلیک بەوردی باسی دەکەین بەوردی باسیەکەین ئەچێتە سەر مافەکانی یاسای مافەکانی بەکاربەر کە لە کوردستانەوە ئێمە چەند ساڵێکی زۆرە لەگەڵ هاوڕێکانم کە جەمعەیەکی گەورەمان دروست کردووە لە سەرتاسەری کوردستانە و ئەم جەمعێت واجبەکەی ئەو پرسیارە گرنگەیە کە بەڕێزت بۆ ئاماژە پێکرد مافی هاوڵاتی چییە و مافی حتا خاوەن چێشتخانەکە چییە و یا خود مافی ئەو تاجرە چییە کە ئەو خواردنە خراپ و شمەکە خراپ و کاڵا خراپ و دەرمانە خراپێنێتە کوردستانەوە ئیمڕۆ ئێمە تووشی کارەساتێکی گەورە بووین ئەو کارەساتەی کە 4 ساڵ زیاتر لەم و پێش لە مینبەری کەناڵەکانی ئێوە لە منبەری کەناڵە ڕاگەیانەکانەوە لە هەولێریش و لە سلێمانیش ئێمە ئاماژەمان پێ کردووە وەکو جەمعی حیمای مستهلیک هاوارمانە کرد ئەمان و هەرچی زووە بگەینە فریایی ئەوەی کە نێڵین ئەم هەموو خواردنە خراپ و قانونێک دەرکەین قانونەکە دوو سەری هەیە یەکێکیان مافەکانی منە پارێزرێ دووهەم مافەکانی تاجرەکەژە پارێزێ تاجرێک ئەچێ تاجری مەوادی غیزاییە ئەچێ مەوادی غیزایی دەست ناکەی لەو سەرۆچێ گۆشت دەهێنێ تاجری مەوادی گۆشتە اختصاصی لە گۆشتایە ئەچێتە دەرەوە گۆشتی دەست ناکەوێت مریشی دەستێکی ئەوها بێ دەتوانێت ئەمە بەتاکید جەمعی حیمای مستهلیک ئێمە زۆر جار لەگەڵ لایەنی پەیوەندیدار لەگەڵ حکومەت لەگەڵ هاوڕێکانمان زۆر داکۆکیمان لە سەرەمە کردووە وە قسەمان لەسەر کردو تومانە هەرچی زووە ئەبێ فریای ئەم وەزع بکەوین چونکە کوردستان لە دوای پرۆسی ئازادی عێراق ڕزگاربوونی کوردستان لە دەست ئەو زوڵم و زۆرە کراینەوە بەڕووی عالەمە
ئێمە بازارڕێکی ئازادمان بۆ دروست بوو ئەم بازارڕە ئازادە ئەم وەزع خراپەی هێنایە کار ئێمە هاوارمان کرد بازاری ئازاد ئەبێ سیستم و ڕێنمایی و ڕێسا و یاسای هەبێ ئێستا ئەمە بازاری بەرەڵایە بازاری ئازاد نییە بازاری ئازاد لە عالەمە من بۆ خۆم زۆر وڵاتانی دنیام دیەوە 10 ساڵیش لە دەرەوە بووم هەموو عالەم بازاری ئازاد پەیڕەوەکە بەڵام بە سیستم بە ڕێنمایی بە یاسا و کاری ڕێکوپێک نەک تاجرێک بە کەیفی خۆی ئەچێت کارێک هێنێت یعنی کارگەی شتۆتە ئەوەی کە ئێمە بووینێتە بازارڕێکی گەرم و خۆش بۆ ساختکردنەوەی شتە خراپەکانی هەموو دنیا من ئەتوانم بەداتا لە لامانە کە ئێمە حفزیشمان کردەوە پارێزراویشە ناوی هەمویان و ناوی کەسیش نابین بۆ تەشهیرکردن بەڵام حکومت ئەبێ زۆر بە زوویی فریای ئەم وەزع بکەوێ ئێستش هێستا بەبەریەوە ماوە ئەبێ حکومت کاری گەورەتر بکە هەنگاوی گەورەتر بنێ وەکو حیمایی مستهلک ئەبێ بە تاجرێک کە ئەچێ مەوادی غیزایی هێنێ دەرمانە هێنێ کاڵا و شمەگە هێنێ ئەو قاتەی کە لەبەر جەنابتە لەوانەیە ئەمە ئەو سوفەی کە لێی دروزەکرەیە ئەو قماشەی کە لێی دروزەکرێ جەنابەت حساسیەتە پێ هەبێ بەڵێ کاکەمرن بینەوە سەر پرسیارەکە کەواتە مافی بەکاربەر لە چۆدایە لەم هەرێمەیە من ئەگەر بۆ نمونە هاوڵاتیەک دەچێتە خواردنگەیەک دەچێتە شوێنێک شتێکی خراپی دەدرێتێت تەندروستی تێگەچێت چۆن مافی خۆی وەربگرێتەوانێ مافی بەکاربەر چۆن مافی خۆی وەرەگرێتەوە هەتا ئەو قانونەی کە ئێمە هەوڵماننا لەگەڵ هاوڕێکانمە ئەو قانونە بخینە بواری جێبەجێکردنەوە خۆشببختانە لە توانیمان بە فشار و بە زەخت بگاتە پەرلەمانی کوردستان و لێ ڕێگەی دڵسۆزانی خۆمانەوە لە ناو پەرلەمانی کوردستانە کە بەندەیەکێک بوو لەوانەی کە بە هەمیشە پەیوەندیم لەگەڵیان بووە لیژنەی مافەکانی بەکاربەر لە ناو پەرلەمانی کوردستانە یعنی زۆر هەماهەنگ بوون لەگەڵ ماوە ئێمە زۆر داکۆچی ئێستا یاسایەک هەیە لە پەرلەمانی کوردستان بە ناوی یاسای مافەکانی بەکاربەر من ئەمێ زۆر باشە زۆر باشە تا چەند لە هەرێمی کوردستانە یاسایە جێبەجێکراوە بە هیچ شێوەیەک جێبەجێ نەکراوە هەتا ئێستاژ نەچۆتە بواری جێبەجێکردنەوە لەبەرەوەی یاساکە گرنگترین بەندی ئەوەیە ئەڵێ پێویستە مەجلیسێکی حیمایی مستهلک دروست ببێ یعنی دەستەیەک دروست ببێ بە ناوی دەستەی مافەکانی بەکاربەر باشە لە غیابی ئەو دەستەیەدا هاوڵاتیە کە حەقی خوراوە کە غەدری لەکراوە بڵێن لە چێشخانەیەک میوانخانەیەک یان هەر شوێنێک بە نمونە ناوی ئەو شوێنانە دێنین ناتوانێت بچێت بە حکمیەوەی ئەو یاسای هەیە لە پەرلەمان ناتوانێت بچێت لە ڕێگەی داواکاری گشتیەوە داوای حەقی خۆی بکاتەوە هێستا یاساکە لە غیابی ئەو دەستەیە لە غیابی ئەو دەستەیە هێستا یاساکە قەناعەتێ بێ لەوانەیە هێستا حکمەکە بەڕێزەکانی خۆمان ئاگداری ئەو یاسایانە بن کە دەرچووە لە ساڵی 2010 دەرچووە ئەو یاسایە 18 2010 دەرچووە هەتا ئێستا کاری پێ ناکرێ کە کار بە یاسایەک نەکرێ هاوڵاتیە کە تووشی نەخۆشیێگە بێ یا تووشی زەرێگە بێ ببوونی خواردنێکەوە یا بەکارهێنانی دەرمانێکەوە ئێستا ئەو چەند هزار تەنەی کە لە شاری سلێمانی ئەڵی گیراوە دەرمانی بەسەرچوو من ئەڵێم چێ ڕێگەی پێ ئەو دەرمانە خراپە بێکەوتە کوردستانەوە بە تاکید ئەو یاسایی کە ئێمە باسیەکەین هەتا زووە ئەو مەجلیسە دام بمەزرێ ئەو مەجلیسە زۆربەی وەزارەتەکان کە معنین بە مافەکانی بەکاربەروە بە قوتی خەڵق بە دەرمانی خەڵق هەتا ئەو مەجلیسە دروست نەبێ ئەو مافانەی بەکاربەر نایەتە جێبەجێکردن زۆر باشە من پێشتر پرسیارم لە کاکسۆران کردبەوەی کە چی یاسایەکە یەکەوان پشتی پێدەبستن بۆەوەی کە ئەو شوێنانە لە میدیاکان و نیشان دەدەن لەو یاسایەدا خاڵێک هەیە یاخود شتێک هەیە باز لەوە شوێنێک یاساشکێنی دەکات نیشان بدرێت لە میدیاکانەوە ئەوەی تیانە تەشیرکردنی تیانە لە یاساکە ئێمە بە هەموو شێوەیەک تەبەن یاساکە زۆر یاسایەکی پاک و پوخت و ڕێکوپێکەوە بۆ ئیمڕۆی کوردستان باشترین یاسایە بەڵام بەداخەوە ئەو تەشیرکردنەی کە ئێستا لە ڕاگەاندەکان بەڕاستی قەرەبووی ئەو خەڵقە چۆن نەکرێتەوە یعنی ئەتوانن ئێستا بە جۆرەی ئەو یاسایی کە لە بەردەستمانە و لە پەرلەمانی کوردستانیشا دەرچووە ئەتوانن ئەو خاوەن چێشتخانانە داوات تەسجیلکەن
بەڵام هەتا ئێستا لە یاساکە هەر لە ڕەفەکانە ماوەتەوە نەهاتۆتە ناو بواری جێبەجێکردنەوە بەتەکید ئێستا نەکاک سۆران و من ناتوانین باشە چێشخانەیەک کە چەندین جار خواردنی خراپ گۆشتی خراپ بوو دەیا بە هاوڵاتیان و چەند جارێک ئاگادار دەکرێتەوانێ بەڵام ئەو هەردووبارەیە کاتەوانێ ئێگەر لە میدیاکان و نیشان نەدرێ بەدیلی ئەمە چییە؟ بەدیلی ئێمە وەکو لە یاساکەیە باسمان کردووە بەدیلی یەکەمین جار ئینزارەکرێ هەروکو بەڕێزی باسی کرد و بەتەکید جاری دووهەم جاری سێهەم و جاری چوارەم ئەیرێ بە محکەمە و سەحبی ئەو ئیجازەی لێکرێتەوە یعنی چونکە سومعە زرانن و یاخود تەشیرکردن دروستکردنی ینی سومعی بازرگانی ئەمەگە کەم نییە یعنی ئێستا ئێمە لە سلێمانیە بەڕاستی لەم ڕۆژانەیە کارەساتێکی گەورە بەسەر بازاری شاتووە یعنی من دەستخۆشی لەمانەکەم کە ئەو کارانیان گرتووە و نەیانێشتووە ئەو چێشتخانانە بەو پیس و پەلۆخی بڕوە بەڵام لە هەمان کاتە کاردانەوەی سلبی زۆر گەورەی قسۆت ناو بازارڕەوە بڕۆ ناو بازار من بە ڕۆژانە لە ناو بازارڕام بەجارێک بازاری وەستانووە کە کار و کاسبی نەماوە خەڵک متمانەی نەماوە خەڵک متمانەی بە چێشخانەکان نەماوە چێشخانەکان کە نێنە بازار خواردن نەکردن بازاری ژەوەستێ بەتاکید ئێستا ئەو متمانەیە کە نەماوە لە بینی هاوڵاتی و لە بینی چێشتخانە و لە بینی میوانخانەکانەوەیە هەتا من نەڕوێنە لای چێشتخانەکان هەتا دەرمانخانەکانیش یعنی تۆ ئێستا ئەمڕۆ من وەکو مافێکی بەکاربەر قساکەم یعنی من ئێمڕۆ نەخۆشەکەم ئەچم دەرمانێک ئەکرم سیرێکە دەرمانەکە 3 مانگی ماوە بەسەر بچێ یا 6 مانگی ماوە بەسەر بچێ مەفروض نییە 3 مانگی مابێ مەفروض نییە مانگێکی مابێ ئەمە هەمووی ئەو یاسایە لە پەرلەمانی کوردستانە جێبەجێی کردووە و ئەگەر بە زووترین کات ئەو دەستەیە دا بمەزرێ هەموو چارەسەری ئەم کێشانەمان بووەکە کە ئێمە چەند ساڵە هاواری بۆکەین زۆر باشە کاکە سۆران کاکەمەران باسی لەوە کرد کە ئێوە لەو ڕۆوە هەڵەتان کردووە کە ئەو شوێنانتان لە میدیاکان و نیشاندا و ئەوان دەتوانن لە دادگا داوای یاساییتان لەسەر تۆمار بکەن و لە بەدیری نیشاندانی ئەو شوێنانەدا لە میدیاکانەوە باسی لەوە کرد کە دەکرێت دوای چەند جارێک ئاگادارکردنەوەی ئەو شوێنانە ئێوە بیان دەنە دادگا و سزای تونتریان بدەن تا ئێستا هیچ شوێنێک دراوەتە دادگا لەگەڵ لیژنەکانی ئەوە بەڵێ ئێمە دوای ئەوەی کە هەندێ لەو ڕێستۆرانت و چێشخانە و بعضە شوێنی تریش کەپابنەون بەڕێنمانەکانەوە ئێمە لە ڕێی کەتی سەراو یاومانە بە دادگا نزیکەی 10 شوێن ئەبێ ئێستا ئەوراقیانیان چوە محکەمە بەڵێ نزیکەی 10 شوێن ئێستا دراوە بە کاری یاسایان لەگەڵاکەن هەتا ئەوانەی جگە لەمانەی بڵین چێشخانە ئەوانی کە دەماچی موریان فرۆشتووە ئەوانی تەقەمەنیان فرۆشتووە ئەمانەشمان هەموو یاوە بە دادگا زۆر جار باس دەوە دەکرێت کە هەندێک بەرپرس یاخود هەندێک کە لە دەسەڵاتدان و خاوەنی چێشخانە و شوێنن ڕێگریان کردووە لە ئیجراعاتی ئێوە لەسەر ئەو شوێنانە تا چەند ڕوبەڕووی حاڵەتی وابوونەتەوە گەر بەڕاشکاوە پێم بڵێ بەسەرچاو ئێمە وەکو ئەو لیژنەی باڵایە کە لە قایم قامەتی مەرگەی شاری سلێمانی دانیشین تەبەن نوێنەرایەتی 5 بەڕێبەرایەتی ئەکات لەگەڵ بەڕێز کاگاوە تا قایم قام ئەو لیژنەیە کە قەراری ئەو داخستنەیە کاگاوات پەسەندیەکە تا ئێستا دووارێکەمەوە هیچ بەرپرسێ داوای نەکردو شوێنە دانەخین بگرە دەستخۆشیشیان لێکردوین تویان دەستان خۆش بێ لەبەر ئەوە لەسەر تەندروستی هاوڵاتانی شارەکەی خۆمانە بەڵێ کاک سۆران پرسێکی دیکە کە کامەران باسی کرد یاسایەکەی لە ئێستادا لە پەرلەمانی کوردستان بە ناوی یاسای مافی بەکاربەرەوە لەو ڕێنمایانەیە کە بۆ ئێوە هاتووە بۆ ئیجراعاتەکانتان هیچ شتێکی تایە لەسەر مافی بەکاربەر هیچ ڕێنمایەکەی بە ئێوە ئەو یاسا بێمە نەگەشتووە و ئێمە دەستخۆشی لە کاکشی عوسمانەوە نەکەین ئەگەر ئەو یاسا بکرێتە باری جێبەجێکردنەوە و بۆی بە هەموو لایەکمان بتوانین تەندروستیەکی زیاتر بۆ هاوڵاتانی شاری سلێمانی دابین بکەین. بەڵێ زۆر باشە کاک سۆران کاک حاجی ئێوە وەکو میوانخانە و چێشخانەکانی هەرێمی کوردستان تا چەند مافی بەکاربەر ڕەچاو دەکەن لە ئیشوکاری خۆتاندا خۆی لە ڕاستیدا ئەوە ئەبێ بەبێ پرس ئێمە هەڵسینە و کارە ئەنجام بین لە بەرەوەی بەشیشی گرنگی ئیمڕۆ کەرتە تایبەتیەکان خاصن کە بە تایبەتی کەتی گەشت و گوزار چێشخانەکانەکە خەڵکی شارەکەش و دەرەوەش ڕووی تیەکات ئەوە بەڕاستی ئەرچی سەرشانی خۆمانە ئێمەژە بێ هەڵسین بۆ کارە ئێمەژە بێت لێ پرسینەوە لە خۆمان بکەین بەڵام لە ڕاستیدا ئەو بە پرسیاری کە کرد جەنابەت بەنسبەت یاساوە تا ئێستا هیچ یاسایەک لەبەر دەستمانە نییە بۆ
کە بە ڕێگە بدات بە داخستیم شویانە ئێمە ئەمانزانی لەوە پێش لە ڕێگەی تەنیا دادگا بوو ئەمانی کە ئێسم کارانەیە کرێک و کاگ سۆران ئاماژە پێکرد تەنیا لە ڕێی ڕێنمایەکانەوەیە ڕێنماییش جەنابتان زانجێ یاسا ناگرێتەوە هەروەها ڕێنمایەکانیش بەداخەوە ئێمە جیاوازی لە ڕێنمایەکان هەیە لە نێوان لە بینی شارەکان لە بینی سلێمانی و هەولێر دهۆک هەتا ئێستا کۆمەڵێ نمونە ئێمە لە دانیشتەکان ئەمە ئەمانە بە وزارەتی شارانی گەشت و گوزار بە دەستەی گشتی گەشت و گوزار لەوە هیچ سزایەکتان هەیە بۆ ئەو کەسانی کە خواردنی خراپبوو یاخود چێشخانەکەی پاک و خاوێن نییە وەکو کۆمەڵەکەتان نەخێرەوەکو کۆمەڵەکە ئێمە سندیکایکی ئێمە مەبەستم لە ئیجراعاتەکە ئەوەیە ینی لە کۆمەڵەکەی خۆتان دووری مافی ئەندامبوونی لێ بسەنەوە نەخێر تا بۆ نسبەت مافی لێسەنەوەی ئەندامون بەڵێ کۆمەڵی مەرجمان هەیە ئێسەیەکێ لەوانە هەر شوێنێک پاش ئاگادارکردنەوە و پاش سزادان و پاشەوەی داخرا بۆ جاری دووهەم داخرێت ئێمەش ئەو مۆڵەتی لێ سەحبەکەینەوە بە یەکجاری ناوێتە بلاگلیستەوە چتە قایمی ڕەشەوە و جارێک کە مۆڵەت لەو بوارەیە بۆ کەسە نادرێتەوە ئەوانەمان ئێمەش لەگەڵ یاساین ئەندامەتی لێسەنینەوە و هەتا مۆڵەتی گەشت و گوزارێکەش گەشت و گوزار هەڵسێ بە ڕاکێشی کێشانەوەی سەحبکردنەوەی مۆڵەتە کە بەجارێککە بەو شخصە و بەو ناوە بۆ ئەو مەبەستە نەیاتەوە بەڵێ بۆ نمونە کاکسۆران باسی لەوە کرد کە لە ئێستادا 10 شوێن دراوە بە دادگا کۆمەڵی چێشخانە و میوانخانەکانی هەرێمی کوردستان و بەتایبەت ئێوە وەکو لە قیسلێمانی چیتان کردو بەرامبەر ئەو دەشوێنە ئەو دەشوێنە هەمووی چێشخانە و میوانخانە نین بەشێکی زۆری پەیوەندی بە ناو بازارەوە هەیە بە فرۆشت بەڵام لە زمنا حتمما هەیە هەتا ئێستا ئێمە کەسێک لەو کەسانی کە ئەندامن لای ئێمەوەلەوە نەهاتوە بۆ لای ئێمە کە ئاگادەربام بکاتەوە کە ئەو دراوە بە دادگا بەڵامەوەی ئاگامانەیە کە دراوە شتەکە لە هەموو بابەتەکانە چێشخانی تایە لە ناو بازاری تایە لە فرۆشتنی لە سوپا دوکان و سوپەرمارکێت و هەندێک لەو شتانی تەقەمەنی و شتانی بەڵێ دیارم بەسمانەوە نیە بە تەنیا چێشخانە و میوانخانەکانەوەی لە زمنی کۆمەڵەکەی ئێوەیە تا ئێستا کەسرااتێکی لەو ژنەکانی قایم قامێتەوە ئێوە چیتان کردو بەرامبەریان مافی ئەندامبوونتان لێ سندونەتەوانی ئێمە جارە بڕیاری پێشۆخت داین ئێمە یەکێ لە بەڕاستیەکێ لەوانی کە ئاماژەمان پێکرد لەگەڵ لیژنەکانە کەوتمان نیگەرانی کردوین هەندێک جار بڕیاری پێشۆخت بووە لەوانەیە کاکسۆران بزانێت تا ڕادەیەک هەندێک بڕیار کە پەیوەندی بە لایەنێکی تایبەتیەوە بۆ تەمەن چەند لایەنێکی تایە لەم لیژنانە تەندروستی تایە باز چادوری بازرگانی تایە ڤێتەرنەری تایە لایەنەکانی کە ئێوانی کە بە هەندێک جار ئەوەی کە پیشەی ئەو نەبووە یەکێکیگەر پێشۆخت یەکسەر وتی تەواو بڕیارمانە دایخین ئێمە تێبینەکانمان نیگەرانەکانمان لەسەرەوە بوو لەبەرەوە ئێمە پێشۆخت ناکەوین بڕیار نادین هەتا نەتیجەکە تا ئەنجامی لێکۆڵینەکەوەیە ئەنجامی دادگایە ئەنجامی بڕیاری لیژنەی باڵا دەرەچێت ئەو ئێمە بڕیارە دەین لەسەری بەڵام یەکێ لە حاڵەتانە بەبوورە یەک شوێن بەڵێ بڕیاری لەسەر درا مۆڵەتەکەشی لێسەندرایەوە ئێوە وەکو ئێمە ژۆک و کۆمەڵا بەڵێ لە ئەندامەتی لا ئێمە مافی ئەندامەتی نامێنی زۆر باشە بەردەوام دەبین لە گفتوگۆ خەمان بەڵام وچانێکی کورد وەردەگرین عزیزان یەنارتی وچانێکی کورت و بەردەوام دەبین